سۆمای چاوان قی هەولێر ئەمڕۆکە ئاهەنگی دوو خولی هەیە، هەم خولی هاوینەی منداڵە چاوگەشەکان منداڵە باوکەکان خولی پەروەردەیی و هەم خولی خەیاتی هەیە. ئەمە هەموو هاوینان خولی خەیاتی دەکەینەوە لە بۆ داکەتیمەکان کە فێری خەیاتیان بکەین بەڵکو بەشێکیان دەبنە خاوەن پیشە. وەکو شاعرەکەمان وایە دەرێ ماسیم پێمەدا ماسی گرتن فێر بکە. هەموو ساڵێک خولی هاوینی دەکەینەوە مامۆستای خۆبەخشیمان هەیە مەجموعەیەک لەو داکێتیمانە فێرە خەیاتی دەکاتن. پاش ئەوەی خولەکەیان تەواو کرد هەر یەکە و مەشینەیەکیان بە خۆڕایی پێشکەش دەکەین، هەندێک پارەیان کلێڕەیە پێ دەینەوە و تابلۆی خەیاتیان پێ دەدەین کە لە ماڵەوە هەڵی واسن بۆ ئەوەی خەڵک بزانێتن کە ئەوانە محەلی خەیاتیە و بێن دەستکاربن ئینشاءڵڵا. بەنسبەتی خولی پەروەردەیی سۆمای چاوان بەشی پەروەردە لێبیر نەکردووە بەلای زۆر بوودا چۆن بژێوی داین دابین دەکات لە هەموو مانجێ کاوکارێکیان پێدەداتن هەر مانگەی لە بۆدا خەوتن موچەکانیان پێدەن. خولی پەروەردەییشمان خولی هاوینەمان هەیە و خولی زستانەمان هەیە. خولی هاوینەمان ئەمە دوو مانگ بوو بەشێک لەو منداڵە چاوگەشانە فێری ئەو دەرسانێک کە برێن خوێندوانە بریتی بووە لە قورئانی پیرۆز لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە ئادابە ئیسلامیەکان و لەو دەرسانە بوونیانی خی گەورە پاداشی مامۆستایان بداتەوە ئەمیان خۆبەخش بووە. پاش مانگە خولی خەیاتیمان لە بۆ بەخێرکەری داکەتیمان کردەوە. ئەوڕۆ شەهادەتیان پێ دەین و لەگەڵ هەندی مەچنێکیان پێ دەین کە بخۆیان ئیشی پێ بکەن. خولەکەمان مانگەک بوو هەفتەی 3 ڕۆژ بوو ڕۆژی 2 ساعات بوو تا دەهات من هیچ لەوە پێشیتیان نەزانین لە خەیاتی. ئێستا سوپاس بۆخوا هەموو بڕین و دوورینی فێر بووینە دەتان لەخوان ئیش خۆیان بکەن بەرگ دووری بکەن و دەست بە بنە ساحب ئیشی خۆیان. ئامانجێکەکەم ئەوم بوو کە ئەو داکەتمان بنە ساحب ئیشی خۆیان هەلی کار لەو چەند کەسی کەش بڕاخسێنن چەند ساڵێکە. ئێمە وەکو دەستگای سۆمای چاوان بەشی پەروەردە هەستان بێکردنەوەی خولەکی دوو مانگە لە یەکی هەفتەوە هەتا یەکی نۆ خولەکەمان پێک هاتبوو. لە هەفتەی 3 ڕۆژ لەو 3 ڕۆژە 4 دەرسمان دەخین. جوان خوێنەوەی قورئانی پیرۆز پێیانبەر فێری کردم زیکرەکان و پەروەردەی منداڵی موسڵمان. ئێمە لە سەعات 8ەوە لۆ 8 لێرە دەبوون هەتا 12 خولەکەمان کۆتایی پێدەهات. لەگەرەوەش هاوکاری تەڵەبەکانمان دەکرد بە خواردن بە هەر شتێک هەدیەک بە کە خێرخواز بۆمان بینەوە هاوکاری تەڵەبەکانمەکەن. لێرە تەڵەبەمان هەبووە کە هیچ زانیاریەکی لەسەر پەروەردەی منداڵی موسڵمان نەبووە. لێرە زۆر شت فێر بووە لە پەروەردەکردن لە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز هەر نەیزانیا ینی تەجوید چییە. ئەلحەمدولیلا زۆرش لێرە فێربوون. ئێستا کە دەیان بینمەوە دەرن مامۆستا هیچ شتێکمان نەدەزان لە ماڵێ کە زیکرەکان بکەین یان پێش خەوتن دوای یعنی هەڵە خەو هەڵستان یان چونە دەرەوە ئەو زیکرانە ئەلحەمدولیلا هەموو فێربوون. ئەوە فەزڵ و گەورەیە لۆ ما یەکەم جار کە ئەخوای گەورە ئەو شتەی پێبەخشینە کە پەروەردەی منداڵەکان لەسەر ئێمەیە ینی ئەو ئەرکە لەسەر بەمە سپاردرا ئێمەش نابی بوەستین و مانجی بن بەڕاستی. سپاس و پێدانی خۆمان دەرلەبەر ئەو کەسانی لەگەڵ خودێ گەورە وأعلم من الله ما لا يخايل كم زور بخير يسرتاو بەڕاستی جێگەی شانازی ئێمە شانازیتان پێوە دەکەین کە هەموو خۆتان زۆر بخێر بەسەرتاو خوا گەورە سەر بەخێری هەولێر چەکاتەوە. سپاسی مامۆستای بەڕێز دەکەم بکەم کە چەند مانگێکە لەگەر منە لە ڕاستیدا ئەم ساڵی دووەممە لێرانە. بەڕای من یعنی ئەوە نەگەڕای منە ڕای زۆر تەڵەبەکانە و زۆر کەسی ژە قسەی دەکات لە سۆمای چاوان زۆر سودوم دیتە لەو خولە پەروەردەیە. لە ڕاستیدا ئەمن یەکەم جار سفوور بووم لێرە خوای گەورە هیدایەتی دام
وإن شاء الله زیاتر حزابەکەم دەبەمە پێشتر و لێرانە زۆر شت فێر بووم زۆر شت فێر بووم کە نەمدەزانی کە ئەلحەمدوللا زۆر شکر بە سای ئەو مامۆستای بەڕێزانە و زۆر سوپاسی لە ئەمین دەکەم کە ئەو خولە پەروەردەیە لە بۆمە کردەوە هیوادارم خوای گەورە پاداشتێ متام بداتەوە زۆر سوپاسم لایەکتان دەکەم بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی ئەو دەورە جوانە دەکەین سوپاسی مامۆستاش دەکەین و بۆ لە بۆ ئەو ماندی بوونیان دەستخۆشی لە مامۆستایەکانی دەکەین لە مامۆستای خەیاتەکەش بەڕاستی کچەکەش ئیسفادەی زۆر لێ کردی من لە بۆ کچە خۆماتیمە لە خوای بەزیاد بێ دەستەکانیان خۆش بی خوای گەورە پاداشتیان داتەوە ئینشاءالله خوای گەورە هەر پلەیان بەرزکاتن سوپاسی ئەو کەسانش دەکەن کە یارمەتیان داینە لە بۆ ئەو ئافرەتانە لە بۆ هەموو خوشکەکانمان دەستخۆشی لە سومای چاوانەکەم بەگشتی لە مامۆستاکان بوانەکانیان قورئان خوێندنەوە بەجوان قورئان خوێندنەوە زیکرەکان پەیامبەر فێری کردم ئەو ڕۆژانەی کاتی دەستمان تێدا خوێند شەمە و دووشەم و چوارشەم دەستخۆشیان لێ ئەەکەم کە بۆ خواردنیان بۆ دابین ئەکردین و Tabii mais escolher. اللهم صل على سيدنا محمد وعلى صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. Tamam sen İsmail'in şey ya. معناه ناس منش عبد الرحمن